بودجە سیادەکانەوە هەیە ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان لێرە لە دوو ئیشەوە بەسەری بکەین ئێمە هەست دەکەین کە ئێستا هەموو با بڵێن سیناریۆکان لە بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان کراوەیە بەوەی کە دەبێت لە خەمی هاوڵاتیدا بێ بە دەرەجە یەک و ئەوەیان هەڵبژێرە جارێکی دیکە لەسەری بڕوا کە لە قازانجی خەڵکی کوردستانە دائیمەن حکوومەتی سەرکەوتوو ئەوەیە کە بیر لەوە بکاتەوە چۆن کۆمەڵگاکەی خەڵکەکەی خۆشگوزەران بێ حکوومەتەکە سەرکەوتووترە بۆیە بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێت بیر لەوە بکاتەوە بەکام ئاراستەیە بەکام سیناریۆیە خەڵکی کوردستان خۆشگوزەرانتر دەبێت وەزعی باشتر دەبێت وەزعی دارایی بەرەو پێش دەچێ تاکید لەسەر ئەویان بکاتەوە و ئەویان هەڵبژێرەوە کار لەسەر ئەوە بکات ئەوەی کە ئێستا تێبینی دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستانیش گەیشتۆتە ئەو قەناعەتی کە ڕێککەوتن لەگەڵ بەغدا یان با بڵێن چارەسەرکردنی کێشەکانی کە لە نێوان هەرێم و بەغدادا هەبوو باشە و بۆ ئەم قۆناغی ئێستا گرنگە و ضرورە و حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە کەواتە مادام هەردوو لا گەیشتن ئەو قەناعەتی کە پێویستیان بە پشتیوانی یەکتر هەیە پێویستیان بە ڕێککەوتن هەیە و لە ڕاستیشدا زەمینەیەکی لەباریش هەیە بۆ گفتوگۆکردن و ڕێککەوتن ئەوەی کە پێوەستە بۆ ساڵی 2019 ئەوەی کە توانی وانە بیکەین لەوانەیە دەرفەت بۆ مامۆستا ئەحمەد باشتر بتوانێت ئەوە بکات بەڵام بۆ 2020 پێویستمان بەوە هەیە مووقیفی هەرێمی کوردستان زۆر لە لامان ڕوون بێت کە بەداخەوە من بە ڕاشکاوانە لە لای ئێوە دەیڵێن ئەوەیە کە ئێمە ئەنجامی گفتوگۆکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا لە ڕاگەیاندنەکانەوە دەبیستین کە ئێمە ڕاستەوخۆ نوێنەری خەڵکی کوردستان و کوردین لە بەغدا لە لیژنە تایبەتەکانی و هەرچی لە بەغدا دەکرێت پەیوەندی ڕاستەخۆ بێ هەیە و خەڵکیش لەوانەیە ڕاستەخۆ گلەی لە ئێمە بکات پێی وابێ ئێمە کەم تەرخەمین بەڵام ئەنجامی گفتوگۆکان ئێمە لە ڕاگەیاندنەکانەوە دەبیستین کە لە ڕاستیدا نابێ وابێ کاتێک هاوڵاتیەکی عەرەب کە سەردانی هەرێمی کوردستان دەکات جۆرێک لە ئاوەدانیە بینێ و ئەیزانێ لە ماوەی 2005 بەدواوە هەتاوەکو 2014 نزیکەی 108 ملیارد دۆلار هاتووەتە هەرێمی کوردستانەوە ئەو ئەڵێ لەم داهاتە گشتیە ئەم داهاتە هاتووە بۆ ئەم ئاوەدان بووەتەوە بەڵام ئێستا کاتێک کە داهاتی بۆ دروست بووە لە ساڵی 2009 بە تایبەتی گرێبەستەکانی نەوت لە 2009 دەست پێکا بۆ نایە داهاتەکەی خۆی ڕادەستێەوە بکات نوێنەرانی کوردی خستۆتە بەر ئیحراجیەک کە تۆ چۆن داوای حقوقی خۆتەکەی کاتێک التیزامات جێبەجێ ناکە بۆیە لە ئەساس و ئێستا ئێمە لە عێراقدا باز لە کێشەی هاوڵاتی بوونەکە سیاسەی تیجارەت کە بەشێکە لە سیاسەی خارجی دایناوە بە سەلاحیەتی حەسری تەنزیمەکەی حکوومەتی اتحادیەکە لەوە گرفتی گەورەتر عێراق دەوڵەتێکە خاوەن سیادەت ئەو ئەناسرێ لە ئۆپێک یعنی کەمکردن و زیادکردنی ڕێژەی نەوت دەوڵەتە اتحادیەکە مامەڵەی لەگەڵاکە هەر بۆیە ئێستا ئیشکالیەتێک دروست بووە لە بینی عێراق و تورکیا کە تورکیا خەرقی چوار اتفاقی کردووە اتفاقی ساڵی 1946 ساڵی 1973 ساڵی 1977 تعدیلەکەی ساڵی 2010 کە ئێستا نیزاعێک هەیە لە محکەمەی پاریس کە ناسراوە بە محکەمەی نیزاعاتی دەولی لەسەر نەوت کە لە غورفەی تیجاری دەولی عێراق داوای 26 ملیارد دۆلارەکە لە تورکیا ئەیانەوێ هەرێم بێنە ناو قەزەکە محکەمەکە ڕەفزیەکە ئەگینا عێراق زۆر هەوڵەدا هەرێم کاتەوە بە بەشێک لە ئەو دەوڵەتە مەرکەزی کە هەیەی سوپاسانە